لە سەعات 6 ئێوارەی 29 ئەیلول بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ داخستن و وەستانی سەرجەم گەشتە ڕاستەوخۆکانی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی بۆ وڵاتانی دەرەوە کەوتە بواری جێبەجێکردنەوە. با جێبەجێکردنی ئەم بڕیارەش زەرەر و زیانێکی زۆر بەرابووری هەرێمی کوردستان کەوت. بەداخەوە لە دوای ئەوەی کە بڕیاری ڕاگررتنی فڕۆکەی نێودەوڵەتی هەستانی فڕۆکەی نێودەوڵەتی لە مەتاری هەولێری نێودەوڵەتی درا زەرەر و زیانێکی زۆر بە کۆمپانیایەکانی گەشت و گوزاری کەوت. کاریگەرێکی زۆری لێیە لەبەرەوەی خەڵکانێکی زۆر ئیش و کاریان لە دەرەوەی هەرێمی کوردستانە، مەسەرن وەکو تورکیا، وەکو لوبنان، وەکو دووبەیە، وەکو ئەوروپایە کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی داخرا کاریگەرێکی زۆری لێکەوتەوە و بە تایبەتی کۆمپانیایەکانی گەشت و گوزار. خاوەنی کۆمپانیاکانی فڕۆکەوانی لەسەر ڕاگررتنی گەشتەکانی ئاسمانی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی دەڵێن نزیکەی 400 کۆمپانیا هێڵی ئاسمانی و گەشتیاری لەگەڵ زیاتر لە 7,000 کارمەندی کۆمپانیاکان بێکار ماونەتەوە. ئەمە جیالەوەی ڕاگررتنی گەشتەکان زیانێکی زۆری دیکەی لێکەوتۆتەوە. هەفتانە گروپی گەشتیاریمان هەبووە بوو هەموو شارەکانی دەرەوەی کوردستان و دەرەوەی عێراق. زەختەی زۆر لەسەر ئێمە بوو کە پێشتر ئیشەکان زۆر بەڕێکوپێکی دەڕۆیشت و کێشەوە نەبووە بەنسبەت فڕۆکەخانەکان. ئەوە فترەیەکە ئەو شتە زەختە ڕوویدا سەر بە فڕۆکەخانەکان زەختێکی زۆر ڕوویدایە کە بڵێن بۆ نمونە ئەو تکێدان ئەو شەریکان ئێمە وەکو کۆمپانیەکەی خۆمان هەموو ئیش و کارەکان ڕاوەستایە. لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم لە 25 ئەیلول لە هەرێمی کوردستان فشارەکانی وڵاتانی دراوسێ زۆر بوون، بە تایبەت فشارەکانی حکوومەتی عێراق. بە جۆرێک ئەنجومەنی نوێنەرانی عێراق 14 بڕیاری پەسەند کرد دژ بە گەلی کورد و یەکێک لە بڕیارەکانش ڕاگررتنی گەشتی ئاسمانی بوو لە هەرێمی کوردستان. ئەلگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.